ئەمە پیاوە سمێڵ بابڕەکەیە حاجی قامچیە 6 ساڵە سمێڵی نەتاشیوە ئێستا مەترونیوێکی هەیە نای بڕێ قارسیشی نەکردووە حاجی قامچی دڵی تەڕە بەیانیان بە بۆیاخی ڕەش سمبێری وەچی قەترانێ لێەکە حاجی وەک من سەری سافە بە شانە سمێری ڕائەکێشێ هەرچی کەلوکوێری سەری هەیە پێیدا پۆشێ سمێڵی ئەوە نەدرێژە هەندێک جار بۆ ڕێنیشاندانی گەشتیار بەکاریەهێنێ مەسەلەن یەکێک ئەپرسێ فڵانە دوکان لەکوێیە ئەڵێ بەم لای سمێڵما ڕێک بڕۆ دوکانەکە ئەکەوێتە ئەو بەری لای چەپی سمێڵە ئەم پیاوە سمێڵجلە سەرتاشخانەی هەیە خەڵکێکی زۆر دەچنە لای حاجی خەڵکی باکووری کوردستانە تەمەنی 76 ساڵە 36 نەوەی هەیە دەڵێ مەسرەفی سمێڵم گرانە مانگانە 50 دۆلاری لێ دەدەم هاونیشتیمانیەکی باکووری کوردستان ماوەی 60 ساڵە سمێڵی خۆی خزمەت دەکات و ئێستا خاوەن سمێڵێکی مەتر و نیویە خۆراسانی پاڵا خەڵکی شارۆچکەی خۆراسانی ئەرزەڕۆمی باکووری کوردستانە و بە حاجی قامچیش دەناسرێت خەڵکی ناوچەکە بەهۆی سمێڵەکەیەوە دەیناسن تەنانەت کە ناونیشان دەدەن دەڵێن ئەم بەر یاخود ئەو بەری دوکانەکەی پاڵای سمێڵ خۆراسانی پاڵا دەڵێت خزمەتکردنی سمێڵ نهێنی خۆی تێدایە بەڵام ئەو نهێنیەکەی بۆ هیچ کەسێک نەدرکاندووە ماوەی 6 ساڵە من خزمەتی ئەم سمێڵم دەکەم جا زۆر کەس لە نهێنیەکەیان پرسیوە بەڵام هیچ کات نەمدرکاندووە لەبەرەوەی خۆم سەرتاشم دەزانم چۆن خزمەتی دەکەم زۆربەی ئەو کەسانەی سەردانی دوکانەکەی دەکەن و لای ئەو قژیان چاک دەکەن لەبەر خاتری سمێڵی خۆراسانی دێن واتە بازاڕە گەرمەکەشی هەر بەندە بەو سمێڵە مەترونیوەیەوە ڕۆژانە خەڵک لە شارە جیاوازەکانەوە بۆ وێنەگرتن لەگەڵ خاوەنی درێژترین سمێڵ لە باکووری کوردستان و تورکیا سەردانی دەکەن حاجی قامچی دەڵێت پێشتر ڕکابەری هەبووە لە درێژی سمێڵدا بەڵام ئێستا ڕکابەرەکانی لە ژیاندا نەماون و هەر خۆی ماوەتەوە هەروەها دەڵێ مانگانە 300 لیرە لە خزمەتی سمێڵی خەرج دەکات کە دەکاتە نزیکەی 50 دۆلار مانگانە لایەنی کەم 300 لیرە لە خزمەتی سمێڵم خەرج دەکەم ئەمە بۆ خزمەت و سپرا و بۆی سمێڵ و قژیش جگە لەوە بەردەوام کە بەیانیان هەڵدەستم بۆ نوێژ ڕێکی دەخەم و بەردەوام دایدەهێنم حاجی قامچی تەمەنی 76 ساڵە خاوەنی 5 منداڵ و 36 نەوەیە کۆسار عوسمان ڕوودا و سپاس بۆ ئێوەش